خوای بەرزوبێوتە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ دووبارە هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کا تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە هەرکوێگەن تەمەنای ڕۆژێکی پڕلا سوودەی و خۆشیتان بۆ خوازین دووربن لە تەواوی کێشەواریشەکانی ڕۆژگار. منیش خۆشحاڵم کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لە خزمەت دێوەی عزیز و خۆشەویستدام و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەین. ئاڵۆزیە سیاسی و ئەمنیەکان و کاریگەریان لەسەر دەرونی تاک زۆر جار کێشە ئابوووریەکان یا جەنگ و ئاڵۆزیە سیاسیەکان کاریگەریەکی نێگەتیڤ یا ئاڵۆزیەکی زۆر لەسەر دەرونی تاک جێدەهێڵن. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێت. تەوەری دوایین بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ترسی بەرزبوونەوەی نرخی دۆلار و شتومەک بە تایبەت دوای ئەو ئاڵۆزیە سیاسی و سەربازی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە عێراق هاتەدی و دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکیدا دابەزینێکی بەرچای بەخۆیەوە بینی. باز لەمەکەین کە ڕۆژنامە نووسێکی ئابووری قسە لە قسەیەکی ئابووری لەم بابەتەمان بۆ دەکات. ئەمە تەوەری دووەمی بەرنامەکەمانە بێت. تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەرێکی تۆمارکراوە بێ فێرکاری بڕین و درومان کە ئەفتانە خات و فەوزیە کاکەوەیس بۆمان ئامادە دەکات. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بن لەگەڵ بڕگە هەمیشەیەکانی بەرنامەکەمان هەروەها کۆمەڵێ راپۆرت و زانیاری بە سوودیش. بەڵای زانوەکە هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. تەوەرێکی ئەمڕۆمان تەوەرێکی ئابووریە بێ و باز لە دابەزینی نرخی دراو یا ئەو ترسی کە بەهۆی دابەزینی نرخی دراوەکان و زۆربوونی نرخی شتومەکەکانەوە بێ. بایستا بزانین بڕگەی نرخی دراودا چ گۆڕانکاریەکی تر بەسەر نرخی دراوەکاندا هاتووە. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژووا گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین. نۆیەکی ساڵی 1970 سەردانی سەدام حسێنی جێگری سەرۆکی ئەوسای عێراق بۆ لای مەلا مستەفای بارزانی بۆ ناوپردان و بۆ ڕێککەوتن و جێبەجێکردنی حکمی زاتی کە عێراق بە کوردیدا بوو. لە سەرەتای ساڵی 1970ەوە بە هۆی کاریگەری شۆڕشەی لوولەوە حکوومەتی عێراق کۆمەڵێک مافی سیاسی و ئابووری و نەتەوەی و زانیاری بە کورد بەخشی. بەڵام پاشتر بەهۆی بەهێزبوونی شۆڕشی ئەیلول و ترسی عێراق و ئێران لە شۆڕشەکە ڕێکەوتنامی جەزایر هاتە کایەوە و ئێران بە یەکجاری پشتی لە شۆڕشی ئەیلول کرد و
حکوومەتی عێراقیش لە ڕێکەوتنەکەی خۆی لەگەڵ سەرانی کورد پاشگەز بوویەوە. نۆیەکی ساڵی 1970 تەسلیمکردنی حکمی ئێران لەلایەن حەمەد ڕەزا شاوە بە شاپور بەختیار و خۆی بە ناوی سەفەرەوە وڵاتی جێهێشت و ئیدی بە یەکجاری نەگەڕایەوە بۆ ئێران و دوای سەردانی بۆ وڵاتی پەنەما و ئەمریکا بۆ چارەسەری پزیشکی و پاشتر فشاری ئەمریکا بۆ دەرچوونی لە ئەمریکا گەڕایەوە میسر و دوای کەمتر لە 2 ساڵ لە وڵاتی میسر کۆچی دوایی کرد تا دەهات ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان ئێران دژی حکمیشا بەرفراوانتر دەبوون و بە دانانی شاپور بەختیاریش دان نەمرکانەوە. نۆیەکی ساڵی 1996 کۆچی دوایی فڕانسۆ میترانی سەرۆکی پێشووتری فەڕەنسا کە لەگەڵ دانیال میترانی خێزانیدا بە دۆستی نزیکی کووردا دەنران و لە ڕێکەوتنی ئاشتی نێوان یەکێتی و پارتی و وەستاندنی شەڕی براکوژیشدا ڕۆڵی کاریگەریان هەبوو. نۆیەکی ساڵی 1997 کۆچی دوایی نووسەر و شاعری کورد حەسیب قەرەداغی. حەسیب قەرەداغی یەکێکە لە شاعیرە هاوچەرخە جوان نووسەکانی کورد و بەدەر لە دیوانە چاپکراوەکەی خاوەنی فەرهەنگی کوردیە بە ناوی فەرهەنگی غەم. نۆیەکی ساڵی 2007 کۆچی دوایی زانا و ئەدیبی گەورەی کورد و کاریگەری ناوچەی گەرمیان مامۆستا شێخ محەممەدی شاکەلی. ئاڵۆزیە سیاسی و ئەمنیەکان وە کاریگەریان لەسەر دەرونی تاک تەوەریەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. لەم وڵاتەدا جەنگ هێندە چەپۆکی لە دەروونمان هاویشتووە و هێندە پریشکی خوێن و ڕاکردن و ماڵوێرانی و کاولبوونمان بەرکەوتووە بە دەنگی تەقەیەک دەرونی هاوڵاتیانی ئەم وڵاتە یا بە بارگۆڕانە ئابوووریەکان و زۆر جار لێدوانی بەشێ لە سیاسیەکان دەرونی تاک تووشی نائارامی و ئاڵۆزی دەبێتەوە. لەم چەند ڕۆژەی ڕابردووشدا ڕووداوە سیاسی و سەربازیەکانی عێراق وە ململانێ توند و یام لێدوانە توندەکانی نێوان سەرانی کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی ئەمریکا و بە تایبەت ممارەسەکردنیان لەسەر خاکی عێراق و بەشێ لە کوردستان هەروەها کەوتنە خوارەوەی چەند موشکێکی هاوێژراوی کۆماری ئیسلامی ئێران لە نزیک چەند شار و شارۆچکەیەکی پارێزگای هەولێر و کوردستان بە تایبەت هێندەی تر دەرونی تاکی ئێمەی هاوڵاتی ئێمەی ئاڵۆزتر کردووە. لەم ڕەوشەدا ئایا ڕێی تێچێت و ئەگونجێت دەرونی تاک لەنێو ئەم هەموو شەڕ و تۆپباران و لێدوانە سیاسیە ناخۆشەدا دەکرێت دەرونی تاک ئارام بێ؟ ئەمە دەکەینە تەوریەکەمی بەرنامەکەمان و بەڕێز خاتون سەیب حسێن توێژەری کۆمەڵایەتی وەڵامیان پرسە گرنگەمان بۆ دەداتەوە قسەی لەسەرەکە. خاتون زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوون. با لەوە بپرسین ئایا ئەم ئاڵۆزیە سیاسی و ئەو جەنگ و تۆپباران و کوشتن و بڕوو هەروە دابەزینی نرخی دینار و ئەمانە کە سەرنجام هەمویان بەرەنجامی جەنگ و نەئارامین چ کاریگەریە لەسەر دەرونی تاک جێدەهێڵن؟ بێگومان هەر ڕووداوێک کە ڕوئەیات کاریگەری هەیە لە فەرتاک بە تایبەتی ئەم ڕووداوە گەورانی کە لە بڵین لەسەر منتیقە جوغرافیەکەی خۆمان ڕوئەیە، چونکە ئەمە پەیوەندێکی تاوی بە ئێمەوە هەیە. ئێمە زۆر جار ئەتوانین خۆمان بەدەر بگرین لە هەنێ ڕووداوی شەڕ یاخود جەنگ ئەگەر لە دەر وڵاتێکی خۆمان بێ، بەڵام ئەمە ئەتوانین بڵین ڕووداوێکە یعنی پەیوەندی تاوی پێمانەوە هەیە و کاریگەری تاویشی لەسەر دەروونمان هەیە. ئەگەر سیر بکەین لە ڕۆژانی ڕابردووە یعنی سیرەکەین کۆمەڵی خەڵک لە دەوروبەری خۆمان بینیومانە قوتابی بۆ تااقەتی نەبوو سعی بکە، کەسێکی تر بۆ ویستێتی پرۆژەیەک وەستاوە، یعنی هەستەکەم لە ڕووی ئابوووریەوە خەڵک زۆربەی پرۆژەکانی وەستاندووە، لە ڕووی دەرونیشەوە خەڵک چاوەڕوانی شەڕێکی گەورەتر بوو. ئەمانە هەمووی کاریگەری لەسەر دەرونی تاک بەجێهێشتووە بێگومان ڕووداوێکە کاریگەری بە ئێمەوە هەیە. بەڵام ئەوەی گرنگە ئێمە لێرە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە تاک چۆن لەو ڕاوکەیە خۆی ڕزگارەکات تا چەند ئەو ڕووداوە پەیوەندی ویژدانی بە ئێمەوە هەیە. ئەمانە کۆمەڵی پرسی گرنگن بۆ هاوڵاتی، چونکە ئێمە ئەگەر لە ژیانی خۆمانە فەرمانی خۆمان بزانین و ڕۆڵی خۆمان بزانین دوور ئەکەینەوە لە کۆمەڵی دڵڕاوکێ. بۆ نمونە
ئەم شەڕی کە ئێمە چاوەڕوانی ئەەکەین کۆمەڵێت تەنەبوو خراپی بۆ ئەکرا کە گوایە ئەمە ئەبێت و شتی ئاوا ئەکرێت و شەڕی گەورە ڕۆیات و ئەمانە ئێمە ئەگەر بین یعنی وەکو کەسێکی ئەکادیمی بین مێژوو بخوێنینەوە لە مێژووە چەنەها تەنەبووئاتی ئاوا کراوە و سەیریش ئەەکەین زۆر کەمێکیان تەنفیز بووە بە تایبەتی لە ڕووی جەنگەوە لەوە ئەچی ئێمە نزیکەی 4 بۆ 5 ساڵ ئەبێ کە ئەڵێن شەڕێکی گەورە ڕوو ئەیات و لە عێراقاوە ئەبێتمانە سێرەکەن هیچ ڕووی نەیاوە لە هەموو تەمەنی مرۆڤایەتیا 2 جەنگی گەورە ڕوویا کە جەنگی جیهانی یەکەم و دووهەم بووە کە بڕوا ناکەم جارێکی جەنگێکی وا ژووبارە بێتەوە لەبەر ئەوە تاک گرنگە ئەو شتانەی کە ڕوو ئەیا بە واقعی لەگەڵ ئەو شتانی کە ئەوترێت ڕەبتێک لە نێوان ئەمانەیە سەرنجام ئەگەر ئەو موشەکانی کۆماری ئیسلامیێران کە 22 و حەڤەی ناردۆ بۆ ئەنبار و 5 لە هەرێمی کوردستانە کەوتە خوار ئەگەر لە نێو قەرەباڵغی بازاڕی شێخەڵای هەولێر یا لە مۆڵێکە یا لە ئۆردوگایەکە یان لە بۆ منە لە شوێنێکی قەرەباڵ خاپکەوتات خوارەوە هەر ئەم سەرنجامەیە بوو مەبەستمەوەی لەم ئەگەرە دەرونی تاک هەر لە خۆی نەئارام و ئاڵۆز نەبوو بێگومان ینی ترسێک هەر دروست ئەبێت اینجا ئەوە ڕووداوێکی واقعیشە کە تۆ مەتەلەن موشکێک هەڵ ئەدرێ بێگومان هەموو مرۆڤێک ینی دڵڕاوکەی توش ئەبێ بەڵام گرنگە مرۆڤ بزانێ فەرمانی خۆی لێرەیە چییە ئەوەشی کە زۆر بەڕای من مرۆڤی تووشی دڵڕاوکێ کردو ئەوەیە کە ئێمە یعنی بەغەڵەت وەزیفەی خۆمان دیاری کردووە بەغەڵەت لە دنیا شتێگەشتووی بۆچی چونکە ئێمە کاتێک کە مرۆڤ ئیرادی بەهێز بێت ژیانێکە ئێمە ئەژین کە کاتی ئیرادەمان بەهێز بکە ئەم ژیانە خۆمان کەی تەواو بین تەواوە بین لەبەرەوە ینی دڵڕاوکێمان نابێت بەڕای من لە لایەکی تریشەوە ئەگەر ئێمە مرۆڤێکی بە ویژدان بین ویژدانی خۆمان ئەهێنین ئێمە لەم ڕووداوانەیە تا چەند ئێمە کاریگەریمان هەیە تا چەند ڕۆڵمان هەیە لەم ڕووداوانەیە کاتێک کە زانیمان لەم ڕووداوانەیە ڕۆڵمان نییە هیچ بۆ نمونە ئایا ئەم شەڕی کە ڕوئە ڕۆڵی ئێمەی تایە ئێمە شتێکمان کردووە کە بە سلبی بەسەر خەڵکا بکشێتەوە نە کاتە ڕۆڵی ئێمەی تیانێ کاتە ئێمە توانامانێت دەسەڵاتمان نییە توانێت ئێمە هەر ئەوەیە خەڵکی بەردەوام هاوڵاتیان لە دڵڕاوکێدان بەردەوام چاوەڕوانی هەواڵ و گۆڕانکاری دۆخی سیاسیەکەن دوجار ئەم دۆخە دوجار ئەمە چه دۆخێک دروستەکات کە خەڵکی بە بەردەوامی لە دڵڕاوکێ و باز لەوە ئەکرێت کە لەم نێوەندەدا تەنها ئێمە تیاچین تەنانەت بگرە مناڵیش وا تێگەیشتووە کە ئیتر تەواو تیاچین ئەبێ بەتایبەت ئێمە لەگەڵ مناڵات چۆن مامەڵە بکەین چۆن لەم دۆخە تێگەێنین قسەکەم لەسەر ئەوەیە بەڵێ قسەکەم لەسەرەوەی نەک هەر دڵڕاوکێ من ئەتوان بڵم حاڵەتێکی دەرونی زۆر نائارام تووشی خەڵک بووە يعني خلق وايد داناو كيتر اما اخيري كوتاي جيانيتي يعني اما الخزانه كان ايبين لدوربري خومانا ايبينين اما راستا شتيكي وارو ايا بس من ليريا قسەکەم لەسەرچیە من لێرەیە قسەکەم لەسەرەوەی ئێمە چۆن بتوانین کۆنتترۆلی دەرونی خۆمان بکەین لەم کاتانە بە تایبەتی لەگەڵ مناڵە لەگەڵ هەموو کەسێکە ئێمە ئەگەر ئێمە سیرکین ئەبێ بازنەی خۆمان بینین لێرەیە بازنەی ژیانی خۆمان بینین لێرەیە داینین لەم بازنەیە ئێمە ڕۆڵمان چێ و کاریگەریشمان چیە ئێمە هیچ کاریگەری خراپمان لەسەرم ڕووداوانە نیە کەواتە وجدانمان ئارامە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ڕووداوەکەیە بێگومان هەموو ڕووداوە مامەڵی تایبەتی خۆی ئەوێ چۆن مامەڵە بکەین لەگەڵ ڕووداوەکەیە یەکەم شت کە کاریگەری زۆر خراپی لەسەر تاک هەیە بەڕای من کاریگەری تەکنەلۆژیا ڕووداوی ناخۆشە دوای ناخۆش لە فەیسبوک و لە کەناڵە جیاکان بڵاو ئەبێتەوە دواتر تەوەقوعاتی خراپیش کە من پێم وایە ئەو تەوەقوعاتانی کە تا ئێستا کراوەوە چ یەک دانیان تەنفیز نەبێ لەبەرەوە گەشتبینی زۆر مهمە یعنی چۆن ئێمە وزێ ئیرادێکی ئیجابی بین بە خۆمان چۆن وزەی ئەرێنی لە مناڵەکانمانە زیاکەین کە بڵین لەوە ناچێەوە بێ لەوە ئەچێ و ئەوەی تریان بێت یعنی ئەمانە هەمووی تەوەقوعاتێکی ئەڵێ ڕوئەیە ئەمە خاڵێکی گرنگە خاڵی دووەمیش کاتی ئێمە لە بازنەکە ڕۆڵمان نەبوو لەو هینەیە کەواتە ئێمە چی بکەین چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکانە بکەین خۆمانی بۆ ئامادەکەین کەواتە جەنابەت لە دیدێکی ئاینیەوە دەتەوێت بەونە ئەو فەرمودەیە بسەپێن یان بیسەلمێنی کە ئەفەرمی ئەگەر قیامەت بەرپا بوو تۆ خەریکی چاندنی نەمامێک بەوە ناومێد مەبە و ناومێد مەبە بەردەوام بە لە کاری خۆت بچێنن تۆ مەبەستەوەی بڵێ مادام من مرۆڤانە ژیاوم و بەرەو ئاراستەیەکی بەرز هەنگاوم نابێتەوە بەرەو بە هەواڵەکان ئیدی کێشەم نییە لە هەنگاوێکدا ئەگەر کێشەیەکیشم بەسەرا بێ بمرم ئیدی بەسەربەرزی ئەگەڕێمەوە بەڵام ئەگەر بزانین ئێمە ئەگەر کە ئەژڵێن لە سانەوە دو پێنجی کۆمەڵگەی ئێمە موسڵمانە لەوە چێ لە سەدا هەفتای ڕۆشنبیری ئاینی نەبێ وەکو من و تۆ تێ نەگەشت و ئەگەر لەم لەحزەیە بمرم ئیدی بەرەو خۆشبەختی و ئاسوودەیی و بەهەشت و پلە باڵاکانە چم ئێمە کە ئێستا بۆ عامی خەڵک قسەکەین خەڵکێکەوە هەر لەوە چێ نەشزانێ عیبادەت و پەرستەکان چییە چۆن لەم ڕەوشە یام ئاڵۆزیە دەرونی ڕزگاری بکەین بەڵێ بەڕای من یەکەم شت ئەوەیە کە وزەی ئەرێنی بە بەخۆی یعنی وزەی ئەرێنی چۆنە ئەو شتە ڕوئەیات احتیمالی زۆر کەمەکە ڕووبات یعنی چەند احتیمالی ڕوودانی و نەش احتیمال ڕوودانی هەیە
یعنی ئەمە خاڵی یەکەم خاڵی دوو هەم دوورکەوتنەوە لە هەواڵەکان یعنی هەموو شتێک لە ژیانە هەموو شتێک کە ئێمە ئەڵێن ئەمە لە ڕووی ئاینیوەڵە ئیسراف مەکە لە هیچ شتێکە لە خواردنەوەیە هەموو شتێک کاتێک کە تۆ بیرێکی زۆری لێ ئەەکەیتەوە بۆچی لە ڕووی مرۆڤایەتیەوە بۆچی خەڵک پێش ئەوشی کە ئاین دابەزێت بۆ مرۆڤایەتی خەڵک تەوتەمێکی دروست کردو تەماسوکی پێوە کردو ئەمە بۆچی بۆ مەشغوڵکردنی ئینسان بووە بۆی ئینسان مەشغوڵ بێ بە کۆمەڵی کارەوە بیری نەبێ بیرکردنەوەی زۆر بۆ مرۆڤ زۆر خراپە لە هەموو شتێکە ئێمەش ئەتوانم بڵێم لەم ڕووداوەیە ئێمە زۆر بیر ئەەکەینەوە تاکی ئێمە زۆر بیر ئەکاتەوە ئەوەنە بیر ئەکاتەوە ئەوەنە تۆقعاتەکات ئەوەنە بیری لای ئەوەنێ کە چۆن ڕووداوەکان تێپەڕێنێ لەبەر ئەوە هاوڵاتی بەگشتی ئەگەر مەسەڵەن بیرێکی ئاینیشی نەبێ بەڕێی من زۆر گرنگە بیرکردنەوەکانی زۆر نەکا لەو جانبەیە یعنی ئەسە تۆ هەروەرە ئەخبار بخوێنەوە بیری لێ بکەرەوە ژیان ئەوەستێ کاتە گرنگە تۆ دەست بکەیتەوە بە ژیان هەتا ئەو ڕۆژەشی ژیان هی تۆ ئێستا ژیان هی منە لە داهاتووە من ژیان هی من نییە ئەم ژیانی کە ئێستا لە بەردەستمایە چۆن تێ ئەپەڕێنم ئەوە گرنگە لە ڕووی مرۆڤایەتیشەوە ئەگەر ئێمە لایەنە ئاینەکەش واز دەبێنین لە ڕووی مرۆڤایەتیەوە تۆ ژیان تا ئەو کاتی ئەمری هی تۆیە تا ئەو کاتی ئەمری پێویستە ئیشی تیا بکەین دوای ئەوە ئێستا ئێمە ئەوەی کە ڕابردووە ڕۆشتووە ئەوشی کە داهاتوە نەهاتووە لەبەرەوە ئێمە ئێستا چۆن مامەڵە ئەکەین دواتر بەڕێی من ئەو پەڕی توانای مرۆڤ لەم ڕووداوانە ئەوەی کە ئامادەکاری بۆ بکە ئامادەکاریش چۆنە یعنی کۆمەڵێک نیظامی حیاتی خۆی هەیە ڕێکی کاتەوە بۆ نمونە شتێکی قورسە بەتەمایە بیکات یا مثلەن ئامادەکاریەکە بیکە احتیاطێک بکە بۆ حەدەثێک کە ڕووبە ئەو پەڕیتوانە ئێمە ئەوەیە کەواتە بە چ شێوازێک ئەو ترسە کۆنتترۆل بکرێت کە لە ئێستادا دروست بوو ینی وەکوی بە ڕێزامەژە بۆەکەی کە ئەگەر شتێکی بەنیازە بە هەموو ینی سیستمی ژیانی خۆی تەنزیم بکات ڕێکی بکات ئەگەر بەتەمای پرۆژێکی گەورە هەبێتەوە قسەکە دوا دەرەکە من وا تێگەشتم کە بیوەستێنێت دوجار ئەمەش هەر ترسێکە و لە دڵی تاکەکانە دروست بوو کە ناوێرە دەست بۆ هیچ شتێک بێت نازانێت کە ئەم دۆخە بەرەو کوێ ئەڕوات ئەم وەزعەت چی لێ دێت تەنانەت خەڵک وای لێ هاتووە بیر لە ڕاکردنەکە بەرەو کوێ ئەگەر بەرەو ئێران بڕوە هەر شەڕە بەرەو هەر شوێنێک بڕوات لەم نێوەندەدا تیا ئەجێت کەواتە چی بکرێت کە ئەم ترسە کۆنتترۆل بکرێت لە نێوان تاکەکان بەڵێ بیرکردنەوەی زۆر لە بابەتەکە دوورکەوتنەوە لە بیرکردنەوە دوورکەوتنەوە لە ئیعلام بەڕاستی ئیعلامیش کاریگەریکی زۆر خراپی هەیە پێ دوابێ بەمە ئەم ترسە کۆنتترۆل بێگومان چونکە من یعنی وەکو تاکێک خۆم کاتێک کە زۆرتر فێری ئەخبارەکەم زۆرتر ئەترسم بەڵام کاتێک کە شەو ڕۆژی ئاگام لە هەواڵ نییە فێرەکەی باشترە یعنی کاریگەری دەرونی بەسەر تۆ کەمترە گرنگترین خاڵیش ئەوەیە کە وەکو لە پێشەوە باسم کرد ئێمە لە بازنەکە ڕۆڵی خراپمان نییە کەواتە وەزیفەی ئێمە چییە وەزیفەی ئێمە ئەوەیە ئامادەکاریش تەنها ئەوەیە کۆمەڵی یعنی شتی لە ڕووی نەفسیەوە کەسە خۆی ئارام بکاتەوە کۆمەڵی احتیاطی کەم بکات مثلەن خۆ ئامادەکردنێکە حەزەرێکە کە تۆ کۆمەڵی شتێ هەبێت وەکو هەموو جارێکە ئێمە خۆمان بە ظروفی شەڕاتیە پەڕین کۆمەڵی احتیاطی خواردن و نازانم کۆمەڵە شت هەیە ئەگەر زۆر ڕۆڤعەکە خراپێک کە ناشگاتە ئەوە یعنی وەکو لایەنێکی وەزیفی خۆت ئەوانە بکە دواتر من دڵنیاشم تەنەبوعاتەکان زۆرتر مرۆڤ ئەترسێنێ وەک لە حەدەثەکان ئێستا ئەو حەدەثی کە ڕوویاوە لەم ماوەیە زۆر کەمترە لەو تەنەبوعاتانی کە ئەکرێت نازانم یعنی تا چەند ئێوەش پێتان وایە ئەو حەدەثانی کە ڕوویانیاوە زۆر بچووکتر بۆ لەوەی کە ئەوترێ کەواتە مەرج نییە لە هەموو دۆخێکی ئاڵۆزی سیاسیە حاڵەتی نەرێنی هەبێ ئەکرێت کە حاڵەتی ئیجابیش هەبێت و کاریگەری لەسەر دەرونی تا بێگومان لەوە ئەچێ ئەم ڕووداوە بەعکسەوە ئەوەی کە چاوەڕوان ئەکەین زۆر پێچەوانە بێت من هەموو جارێ ئەڵێم کۆمەڵێک حەدەث 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا ڕوویە کە کۆمەڵە تەنەبوعاتی زۆر خراپمان بۆ کرد واش نەبوو زۆریش باش بوو یعنی دوای ئەوەی کە کۆمەڵێ ظروفی ئابووری زۆر خراپ بەسەر ئێمە هات سیرەکەی باشتر بە دوایە هات بەڵام ئایا کەس ئەم تەوەقوعە کرد کەس ڕۆژی ڕۆژان بیری ئەکردەوە ئێمە ئەم ساڵمان زۆر باشترە لە پار و لە پێرارمان بەڵام کەس ئەو تەوەقوعی ناکرد هەموو تەوەقوعی خراپتری کرد لەبەر ئەوە من پێم وایە کۆمەڵێک سایتی سیاسی ئەمانش هەیە بۆ ئەوەی کە مەسەرەن ئەخبارێکی گرنگ بڵاو بکەن و یاخود لایکێکی زۆریان بۆ بێ لەو ئەچێت تۆزێک مبالغە بکەن سەرنجام تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەکاونتی هەر کەسێک لە ئێمەش و ئەو دانیشتن و پەیوەندی کۆمەڵایەتیانش کۆ بنەوە بۆتە مینبەری سیاست ینی ئەوەندەی ئێستا خەڵکی ئاسایی و ژن و پیا و مناڵ و گەنج باسی سیاست دەکەن و تەحلیلی سیاسی و شیکنەوەی سیاسیەکان لەوەچێ کەناڵە ڕاگەیان و میدیاکانمان نایکەن چونکە مێدیا زۆر چارەکەوێتە بەرپرسیارەتێکی ئەخلاقی و یاسایی و شەرعیەوە بەڵام لەوەچێ ئەوەی کە لەناو خێزانە ڕووەدا کابرا بە فیشکەی جگەرەکەیەوە یان بەونە لە کاتی میوە پاکنا هەل لە خۆی 1001 نەکاو دەرونی تۆی خانم کە دانیشتوێ یان مناڵێک نائارام و ئاڵۆزەکە بێگومان من پێم وایە خێزانەکانی ئێمە زۆر شتمان لەبیر کردووە
يعني ئەمە جگە لە ڕووداوە سیاسەکە با هەروەکو من ینی ئەتوان بڵێم وەکو تەوفیق بۆ خێزانەکان ئێمە وەکو خێزان زۆر کۆمەڵی عرف و عادەت و نەریتی جوانمان لەبیر کردووە لەبەر بوونی تۆڕە کۆمەڵایەتەکان یعنی ئەمە گەر لە کۆمەڵگەی کوردەواریە سیر پێین کاتی خۆی تەماسوک هاوکاری یعنی ئەم شتانە زۆر بۆ لە کۆمەڵگەی کوردیا دراوسێ هاوکاری دراوسەکەی کردووە یعنی ئێستا کۆمەڵە ترس لە چیوە دروست ئەبێ بێگومانم یعنی لە فا هەفتای ترسی خەڵک بەهۆی ئەوە دروست ئەبێت کە خەڵک هاوکاری یەکتری ناکە تۆ بیرەکەی تۆڵی جەنگە بێ خۆم لێمێنم مناڵەکەم چی لێبێ یعنی ئەمانە هەمووی ئەحساسی تۆیە بۆ جەنگ بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 20 ساڵەمە پێش 30 ساڵەمە پێش کاتێک کە کەسێک مردۆ مناڵەکەی احتیاجی ماڵە مامەکەی بەخێوی کردو ماڵە پورەکەی بەخێوی کردووە جاری وە بۆ دراوسێ مناڵی ماڵە دراوسەکەی بەخێ کردو بەڵام ئێستا ئەم ڕەفتانە هیچ نەماوە یعنی کۆمەڵێکی زۆر کاریگەری ئەم ترسەشکە لە دڵی هاوڵاتیانە دروستە بێ بەڕێی من نەبوونی ئەو هاوکاریانەیە بۆچی چونکە فەردانیەت وای کردووە ئێستا وای لاتۆ کە خێزانەکان بەس فریای خۆیان ئەکەون بەس فریای دوو مناڵ سێ مناڵی خۆی ئەکەوێ ماوەیەکی تر لەوە ئەچێ وای لێ بە فریای ئەوەش نەکەوێ لەبەر ئەوە بوونی تۆڕە کۆمەڵایەتەکان وای کردووە کە خێزانەکان کەمتر هاتووە یەکتری بکەن کەمتر دانیشن باسی دوو شتی خۆش بکەن دووشتی یەکتری ینی لە جیاتی ئەو یەکتری دڵخۆشکەن دوو قسەی خۆشکەن هەمووی لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆ بێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتی ینی لە ڕووی ئەحداثی سیاسی و شتی ئیجابی ناوترێ شتی سلبی زۆر ئەوترێ بەس من لێرەوە ینی تاکید لەسەر سێ خاڵی زۆر گرنگەکەمەوە کە پێش بڵین لەم هینانەیە کورتەی ئەم باسانەمان خاڵی یەکەم ئەوەیە ئێمە لە بازنەکەی خۆمان ڕۆڵێکی خراپمان نییە کەواتە ئەبێ دەروونمان ئارام بێ خاڵی دووهەم ئەوەیە ئەو تەنەبوئاتانی کە ئەکرێ قەت خراپتر نابێت لەم فڕوفە زۆر جار ملکەجبوونمان بۆ ئەمری واقع ڕازی بوون بە گەندەڵی دەسەڵاتداران ڕازی بوون بەوەی کەوە حیزبەکان دابشمان کەن بەسەر دوو بەرەی بۆمنە ئێران و تورکیا زۆر جار بەوەی کە ئێمە دەنگمان داوە بەمانەوەی کۆمەڵێک خەڵکی نابەرپرس ئەمە چۆن جۆرێک نییە لەوەی کەوا خۆشمان بەشدارین لە نێو بازنەیەکدا کەوا ئەم دۆخە ئاڵۆزەی دروست کردومە بەستمەوەیە تاکی ئەوروپی کاتێ هۆشیارە نایڵێ سەرکردەکەی ئەندای مەکتەبی سیاسی حیزبەکەی وەزیرەکەی گەندەڵ و خراپ و دڕندە و دێوەزمە بێ ئەم کەواتە ئێمە ناهۆشیاری ئێمەیەکەوە کۆمەڵێ بەرپرسی خراپ بوون بە کۆڵمانەوە و ئەمان ئاراستەمانەکەن ئەمان ژیانمان بۆداڕێژن و سەرنجام هەر ئەوانیشن کە ئێمەکەنە سووتوی شەڕ و خۆیان بەرە و شوێنە خۆشەکانی ئەوروپا هەڵدێن کەواتە چۆن ئێمە خۆمان ڕۆڵمان لەم بازنەیان نییە بەڵێ ئەوەش لەسەر تاکەوتووە تاکیوایە لەو چێ ڕۆڵی هەبێت تاکیوایە لەو چێ ڕۆڵی نەبێ بەڵام زۆری نەڕۆڵی هەیە بێگومان زۆری نەڕۆڵی هەیە بەڵام ئەگەر هەر بشینەوە سەرهینەکە ینی هەڵبژاردن لە هەموو وڵاتێکە ئەکرێ هەموو کەسێکیش دەنگەیە ئێمەش ئەگەر بین سیرەکەین کۆمەڵێک ینی کۆمەڵێک گروپن هەموو جارێک ئەمانە دائەبەزنەوە مرۆ هاوڵاتیش ئەچێت دەنگایە لەو چی هاوڵاتیش هەیە دەنگنەیە وانە هاوڵاتیش هەیە دەرونی خۆی ئارامکە هیچە گوێنەیاتێ بەهۆی مەفاریحێکی اقتصادی یاخود سیاسی بۆ لایەنێک ئەمانە هەمووی کاریگەری لەسەر تاک هەیە جگە لەمانش هەر چۆنێک بێت هەرچیەک بێ ینی هاوڵاتیان هەر کەسی هەڵبژێرن بەڵام وجدانی بەرپرسەکانمان لەسەر هەموو شتێکەوە کە ئایا ئەو تاکانە بۆ وا ئەکەن یعنی بۆچی حسابکردن بۆ میلەت لە هەموو شوێنێکا هەبووە ئەیکی ئەو تاکانی پەروەردە کردو و کێشکردوونی بەو کەسانی کە بەرپرسن بێگومان ئەوە حاڵەتە تاکە بێت چی بکە کە هەموو شتێک لە دەسەڵاتداران و بەرپرسەکاندایە بەڵێ لێرەیە هەروەکو پێشووتر باسم کرد تاک دەرونی زۆر نائارامە بەهۆی ئەمانەوە بەڵام بۆ ئەوی دەرونی خۆی ئارام کاتەوە ئەبێ باوەڕی بەوە هەبێت کە ئەم بەرپرسانە خۆیان پەروەردێکی نادروست کراون ڕاستە یعنی کۆمەڵێت تۆ هەڵ ئەبژێریت کۆمەڵە خەڵک هەڵ ئەبژێریت بەڵام دوجار ئەمانە پێویستە حسابێک بۆ میلەت بکەن بێگومان تاکیش دڵە ڕاوکەی ئەو شتانەی هەیە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە وەکو پێشتر باسمان کرد فەرمانی ئێمە چیە لەم ڕووداوانەیە ئەوەی کە بیر بکەینەوە لە شتە خراپەکان ئێمە فەرمانی خۆمان لێرەیە بزانین چییە چۆن ماوە لەگەڵ ئەو ڕووداوانەیە بکەین دواتریش ئەگەڕینەوە بۆ خودی تاک خۆی خودی تاک لێرەیە چۆن گەشە بە خودی خۆی بە ئەو نەبی لە ڕووداوەکان بکاتەوە چۆن بە کورتەکەی چۆن کەسێک ئیرادەی بەهێزکە لەم ڕووداوانەیە یعنی دواتر ئەڵین ئەگەر ئێمە ئیرادەشمان بەهێز نەکرد مامەڵەیەکی نادروستیشمان کرد لەگەڵ جۆن کە هەر خۆمان زەرر ئەەکەین لەبەرەوە گرنگە بگەڕینەوە بۆ گەشە یعنی بۆی کە خودی خۆمان گەشتی پێبن زۆر سپاس بۆ بەڕێز خاتون سێبەحسیان توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆ بەڕێستان بە ئومێدیەوەی هەمومان وەکو جەنابەت گەشتبین و بە ئومێدەوە سەیری ژیان بکەین و زاڵین بەسەر کۆست و ئاڵۆزیە دەرونیەکانە بەڵێ هەروە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەت بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە دوای ناوبڕەکەوە درێژە بە کۆی بڕگە و بابەتەکانی تری پەیامی ڕۆژ دەدەین.
پێکەوە دەچینە لای تەوەرێکی تۆمارکراوی بەرنامەکەمان کە ویش بڕین و درومانە کە هەفتانە خات و فەوزێک کاکەوەیز بۆمان ئامادە دەکا. با پێکەوە بینەری بڕگەی بڕین و درومان بین. سڵاتان لەبێ خۆشەویستان و خۆشحاڵم بۆ جارێکی تر تێمەوەلاتان بۆ دروستکردنی ئەم جۆرە سنگە و ئینشاڵڵا ئێوەش سوودی لێبینن. تەمانەوێ ئەم جۆری ئەم سنگەش بدورین بۆتان ئینشاڵڵا ئێوەش سوودی لێبینن. ئەمە ماکسیەکەیە و ئەمەش بۆ سنگی ماکسیەکە. سنگی ماکسیەکە بە شێوەیەکی حوتی ئەیبڕین یا چوارگۆشە کامێکیان پێمان جوان بەس من حەز دەکەم چوارگۆشە بێ جوانترە. ئامادەین لە سنگی ماکسیەکە لەبەرەوەی جوان دەرچێ. چۆن بۆ بەکارێنین بۆیە بەکارێنین لە فەری شێوەیە بەری سنگەکە بڕین. قماشەکە ئەکەین بە دێوی خۆیان هەڵ بدەین نێڵین قماشەکە دەرکەوێت لە دڕۆ کاری دەرەوە. ئێمە بێن ناوەڕاستی سنگەکە بگرین لەبەرەوەی ئەمێ ئۆیەکە بەرم بۆ خوارۆ بەم شێوەیە. یەک تەقەڵی لێدەم لەبەرەوەی دانم ناوەڕاستی سنگەکە لەکوێیە بۆ دیاریکردن. ئەمە بەس بۆ دیاریکردن لێمدا لەبەرەوەی لار دەرنەچێت. ئەو پارچە دیادانە لا ئەبەین لەیرە شێوەیە هەرچی زیادەی هەیە لایەبێ. ئەمەوێ ئەم ئۆیە بەکاربێنم بۆ سنگەکەی بێ بەکرەکە بگۆڕم بە ڕەنگی خۆی لەبەرەوەی جوان نییە. ئەم ئۆیە بەکارێنم بۆ سنگی ماکسیەکە. لەبەرەوەی ئەو موروانەی تایە ئەبێت زۆر ئاگاداری بین بۆ شکاندنی دەرسی و
وتمان لێرە ئەم تەقەڵمانە داناوە بۆ دیاریکردن لەبەرەوەی شتەکە هەڵا نەڕوا یا لار یا مشکلەیەکی بۆ دروست نەبێ بۆیە دامان ناوە ئەبێ ئەم ئۆیە لێرە ئەم لۆچە دروست کات ئەگەر دروستی نەکا هەڵەگەڕێتەوە بەس ئاوەکە ئەو لۆچەی دروست کرد ئیتر هەڵگەڕانەوە شتی نابێت بێ بۆ خوارەوەی ئەم ئۆیشە کەمێک ئاگاداری بێ ئەگەر هەڵگەڕێتەوە ئاوا ناشیری نەبێ بێ هەڵدەین جۆرێک لە جۆرەکان شتێک بکەین بۆی کە هەڵ نەگەڕێتەوە بەم شێوەیە بەشی یەکەم ئەقرتێنین لەبەر بتوانین بەشی دووەم لۆچێکی یا چرچێکی بۆ دروست بکەین ئەمە ئیشی ئۆیەکە تەواو چێکەین تەبعەن ئەمە ئەبینی کە ئاوایە ئەبێ چی بکەین ئێمە جۆری لە جۆرەکان هەوڵ بدەین ئەمە وا لێ بکەین ئەمە ڕێک ببێتەوە تا لێرەوە دەستپێەکەی لێرە چیەکەین بە دەستی خۆمان شتەکە ئەگرین لەبەرەوەی جوان دەرچێت ئێمەش لەیرە ئەمە چرچێکی تێبۆ چرچەکە هەوڵەدەی بەم شێوەیە دەریکەین ئەی بینن بەم شێوەیە چرچەکە دەرەکەین دەقیەکەینەوە و لەسەر یەکتری دائەنین ئەمە بەم شێوەیە ئەیگرین لێرە لەبەرەوەی بە تەقەڵەکە جوان دەرچێت بە پەنجەی خۆمانەی گرین لێرە وتم ئەم چرچە دروستەکەین بە شێوەیە کە دەرنەکەوێ لەبەرەوەی شتەکە جوان دەرچێ ئەو کات یین بۆ بەشی خوارەوە بێ بەشی خوارەوە بم شێوەیە لەتکەین هەتا خۆمان بە شێوەیەکی جوان هەڵدەین چارەسەری بکەین ئەگەر بتوانین ئەو موروانە لێکەینەوە ئی بەشی خوارەوەی زۆر باشترە بێ بۆ ڕێکردنەوەی ئەم ئۆیە ئەمە جوان نییە ئاوا بێ بەڵام کە مورووەکەمان لێ کردەوە ئەو کات ئەتوانین خۆمان جوانیکەی مان لێرە بەم شێوەیە ئەم چرچە دروستەکەین لەبەرەوەی سنگەکە جوان دەرچێت
یەکتۆ ئێرەم بەدڵ نییە. ئۆیەکەی جوان نەوەفتاوە بۆ شێوەی کەم نەمەبێ ئەبێ هەوڵدەین ئەم دوانە وەکو یەک دەرچن لەبەرەوەی شێوەی فنگەکە ناشرین نەبێ. و ئەوەیەکە خۆتان ئەتوان بۆ نمونە هەر شتێک خۆتان پێتان جوان بوو بەکاری بێنن مشکلە نیەتر خۆتان هەر شتێکتان پێ جوان بوو بەڵام ئەمە ئەگەر بۆ نمونە ئەم بەینانەش یەکی دانێک لەمانێ بۆ دانەی هەر جوانە بەڵام حالن ئەو ئامێری کە پێدانەی لەلامە حاضر نییە ئەگەر هەر لێرەوە تافەر یەکی دانێک لەمانەیە مورویەکی تیادانی جوانتریژە بێ یا قۆبچە هەر شتێک خۆتان پێتان جوان بوو. ئەمەش فنگەکە بووکە وتم ئەمە تەبان خوارەوەی ماکسیەکەیە ئەمەش سنگێکی ترە لەو سنگانێک کە وەکو جوانکاری ئەتوانن بە ئۆیە و ماژی تر هیچ شتێکی تری ناوێ هەر ئۆیە و قماشەکەیەوێ خۆی هەیە ئەویانە لە بازاڕە هەیە کە ئەو موروانەی لەسەر دانراوە. بەرنامەی ئەم جارەمان کۆتاییات تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئاڵۆزیە سیاسی و جەنگەکانی عێراقەوە پەرلەمانی عێراق یاسایەکی دەرکرد بۆ کردنەدەرەوەی تەواوی هێزەبیانیەکان و لە پێشیەمویانەوە هێزەکانی هاوپەیمانانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە بەرامبەریشدا سەرانی کۆشکی سپی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەڕەشەی ئەوەیانە کرد لە ئەگەری کردنەدەرەوەی هێزەکانیان ئابووری عێراق خەنە ئابووری عێراق بە شێوەیەک تێگەشکێن و ئابووریەکەی بەرەو لاوازی دەبن و ئەم هەڕەشانەش بوو کەوای کرد دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بەرزبوونەوەیەکی بەرچاو بەخۆیەوە بینە کە لە چەند ساڵی ڕابردوودا بەو شێوەیە نەمان بینی بوو. بۆچی وڵاتان بە تایبەت عێراق نەیتوانی بەهای دینار بەرامبەر بە دۆلار ڕابگرێ لە بەرامبەر کەمترین هەڕەشەدا وە لە ئەگەری بەردەوام بوون یان ئەم هەڕەشانە یان بۆونە گەمارۆی سیاسی و ئابووری ئەمریکا بۆ سەر عێراق ئایا عێراق چه چارەنووسێک چاوەڕێی ئابووریەکەی و میلەتەکەی دەکات. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرکۆ یونس ئابووری ناسمان کردووە کە لە پارێزگای هەڵەبجەوە میوانی بەرنامەکەمانە بێ. مامۆستا سەرکۆ سڵاوت لێبێ سپاس بۆ دەرفەتەیی کە بە ئێمەت بەخشی. ئەو هەڕەشانەی دۆناڵد ترامپ و سەرانی کۆشکی سپی بەرامبەر بە ئابووری عێراق و تێکشکاندنی ئابووریەکەی تا چەند پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە هەبوو. بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە خۆتان نەزانن بڕیارە سیاسیەکان کاریگەری ڕاستەخۆیانی لەسەر لایەنی ئابووری خۆتان نەزانن ئەمریکا خاوەنێک بەرزترین دەسەڵاتی دارایی ئابووری لە هەموو جیهانە
لە ڕووی سیاسیشەوە بە بێگومان گوانتیانێکەوە بڕیارەکانی ئەمریکا کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر هەموو لایەنەکانی ئابووری لە وڵاتی کە عێراق کە ئابووریکی داتەپی فشەڵی هەیە اعتیمادی سەرەکی لەسەر داهاتی ئەو بەشە نەوتەیەکەوە لە بازاڕەکانی جیهانە ئەفرۆشێتەوە و لە ڕێگەی ئەم داهاتەوە کە دەستێکەوە دۆلارێتە ناو بانقی مرکزیەوە لە ڕێگەیەوەشەوە توانێت بودجە و داهات و خەرجەکانی خۆی دابینکە. گومانیان نییە بەڵێ هەر بڕیارێکی سیاسی کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئابووری خۆتان نەزانن ئابووری سیاست دووڕی دراوێکن کاتێکەوە کەسێکە و سەرۆک ترامپ کە هەڕەشەیەکی ئابووری ئەکاتە سەر وڵاتی کۆک عێراق کە ئابوورێکی داتەپی هەیە بێگومان کاریگەری هەیە یەکەم شت لەسەر ئەوەی کەوا بەهای دراوەکەی داتەپێ بێتە خوارەوە لە بازاڕەکانە ئەو بەهای جاران نەمێنێ. خۆتان نەزانن ئەو دۆلارێکی ئێمە دەستمانەکەوێت لە ڕێگەی فرۆشتنی ئەو نەوتەوەیەکەوە لە بازاڕەکانی جیهانە عێراقی فرۆشێ ڕۆژانە حکوومەتی عێراقی 3 ملیۆن 900,000 بەرمیل نەوتە فرۆشێ لە بازاڕەکانی جیهانە. ئەم داهاتی کە دەستێکە گومانیانێکەوە بە دۆلارێتەوە دەستمان ئەمە چێتە ناو بانقی مرکزی عێراقیەوە. ئەمانە بەڵێ گومانیانێک کە کاریگەری ڕاستەخۆیان هەیە لەسەر دابەزینی بەهای دیناری عێراقی و هەروە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی عێراقا. زۆر باشە. ئەگەر ئێران وڵاتێک بێ لە ئاستی دەرەوە بۆ منە گەماروی ئابووری خابێتە سەر بەڵام لە ناوخۆدا بەجۆی لە جۆرەکان میلەتێکی بەرهەمێنەرە بەڵام عێراق بە پێچەوانەی ئێرانەوە هیچ بەرهەمێنانێکی نییە. لاگەری بۆ منە گەماروی ئابووری و هەڕەشەکان بەردەوامیان هەبێ بۆ سەر عێراق ئابووری عێراق تا چەند بەرەو داڕوخان و بەرەو لاوازی ئەچێ بە بەراورد بە ئێران زۆر خراپتر لە ئێرانیش بۆ منە ئەگەر ئەمریکا سوور بێ لەسەر هەڕەشەکانی و بە جۆرە لە جۆرەکان گەماروی ئابووری و سیاسیشی بخاتە سەر. بەڵێ لە ڕاستی ئەگەر تێبینی بکەین لەسەر ئابووری عێراق ئابووری عێراق ئابووریەکی فشەڵە واتە لەسەر بۆ ئابووریانەوە تێفشەڵکەوە احتیمادی سەریکیان لەسەر یەک سەرچاوی داهاتەکە لە عێراق خۆتان نەزانن نەوتە ئەوە تا لە بودجەی ساڵی 2020کەوە پرۆژە یاساکەی لە پرۆژە بودجەکە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە قەرار بڕاتە ئەنجومەنی نوێنەرانە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە بڕی 140 ملیار دۆلار دایانراوەکەوە احتیمادی سەرەکی لە ساڵانەوە سێی ئەم بودجێ لەسەر فرۆشتنی ئەو بڕەنەوتەیەکەوە حکوومەتی عێراقی ئەتوانێت لە بازاڕەکانی جیهانە بفرۆشێ. گومانیانە لە لایش کەشەوە ئێمە تێبینیەکەین پێداویستەکانی ناوخۆی عێراق هەموو لە دەر هاوردەیەکرێت بە پێ ئامارەکانی ئەمەرنەڕسمیەکانی وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانانی عێراق ئەڵێ لە زیاتر لە 80 بۆ 90 هەموو پێداویستە خۆراکیەکان و پێداویستەکانی جلوبەرگ و پێداویستەکانی کارەباییات و هەموو شتێکەوە بەکارهێنە ڕۆژانە هەموو لە دەر هاوردەیەکرێت. عێراقێکێک لە وڵاتانەیەکەوە احتیمادی سەرکی لەسەر هاوردەیە لە حاڵەتی کاوە ئەگەر هاتو ئەمریکا بسپێنێ بەسەر عێراقا تاما خۆتان نەزانن لایەنی تەرازی بازرگانی بە شێوەیەکی گشتی کاریگەریە بێسەر چونکە خۆتان نەزانن لە هاوینە ڕابردوو کاتێک کە ئەمریکا سزای دووەمی خستە سەر ئێران ئەشەی لە وڵاتانەی کەوا بێبەری کرد عفای کرد عێراق و بۆی کەوا عێراق نەیەتوانی پێداویستەکانی خۆی پڕکاتەوە ناچار بە تەکلیف و مەسەلەن جۆرێک لە جۆرەکان وەکو تەنازولێک حکوومەتی عێراقی داوای لە ئەمریکا کرد کەەوە هەر چۆنێک بێت بتوانێت پێداویستەکانە لە جمهوری ئیسلامی دابینکە تا ماوەشی کاتی خۆتان نەزانن ئەوانش کاتی بوو بەڵام ئێستا گەر هاتو عێراق خۆی تووشیان حاڵەتە بێ ئابووری عێراق تەحمولی ئەم وەزعەکە بێگومان نەخێت چونکە تێبینیەکەین ئەوە تاکە و باسمان کە لە ساڵانەوە سێی بودجەکەمان احتیمادی لەسەر نەوتە کاتی ئەمریکا نێڵن نەوتەکە بفرۆشتێمە لەلایەک لایکەشەوە لە ڕێی بازرگانیەوە نێڵە ئەو کەلوپەلانیکەوە ڕۆژانە خەڵکی عێراق داوایەکەن پێویستیان و خواسیان لەسەرە بێتە ناو بازاڕەکانی عێراقەوە بێگومان کاریگەری ڕاستەوخەیە لەسەرەوەی کەوا بەڵێ بە شێوەیەکی گشتی ئابووری عێراق داتە پێ دانیشتوانەکەی ئەوەشمان لەبیر نەچێمە لە نەوەندەکانی سەدەی ڕابردووە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ گەمارۆکانی ئەمریکا خۆتان نەزانن کاریگەریەکان چۆن بوو هەتاکە قەراری 1986 لە ساڵی 1996 دەرچوو جۆرێک لە جۆرەکان بژێوی ژیانی خەڵک باش بوو بەڵام تا 2003 ئەتوانین بڵین کاریگەریەکانی هەرمایەوە بەڵێ گومانی تێدانیەکەوە یەکەم حاڵەتکەوە ئەگەر هاتو ئەمریکا گەمارۆ بسپێنە بەسەر عێراق لە ڕووی ئابووری دارایی نەختینەیەوە کاریگەری ڕاستەخۆی هەیە یەکەم شتکەوە کاریگەریەکەی ڕوەدا لە ڕووی بەهای دنای عێراقیەوە گومانیانێکەوە بەهای دنای عێراقی داتە پێ بۆ نزمتری ئاسک ئەگەر لەوانەیە منافەسەی تمنی ئێرانی کە لە بەها نزمیە و هەروە کاریگەری هەیە لەسەر لایەنەکانی کێشە خۆتان نەزانن کاتێک لە حاڵەتی کە ئەمن و ئاسایشە بێگەر ئەستیقرارەتی سیاسی نەبێ ئەو کۆمپانیە گەورە و زەبەلاحانێکەوە لە بواری و بەرهێنان لە عێراقا ئیشەکەنەوە تا لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بۆ هۆی تەنگەشە سیاسی و ئابووریەکانەوە هەندێک لە کۆمپانیەکان هەڕەشەی کشانەوە و چوونە دەرەوە لە بازاری عێراقاکەن بێگومان ئەمەش کاریگەری ڕاستەخۆیە لەسەر هەموو لایەنەکانی ئابووری عێراق تێبینیەکەین بۆ ئەو کۆمپانیا گەورانیکەوە کە ئیشەکەن لە بواری نەوتە هەر لە ئێستا هەڕەشەی کشانەوەکەن چونکە بواری استقراری ئامنی سیاسی ئەگەر نەبێت کۆمپانیەکانی هیچ ناکەن ئامادەنین کەوا بچنە ناو مەترسیەکەوەکەوە ئەو سەری دیار نەبێت بێگومان ئەمەش بێتەوەی کەمبوونەوەی بەرهەمێنان خۆتان نەزانن لە عێراق ئێستا ڕۆژانە 3 ملیۆن و 700,000 بەرمیل هەناردە ئەکرێ زۆربەشی لە باشووری عێراقۆیە لە بەسڕەوەیە چونکە
بەندەرە ڕیسیەکان لەوێ و لێچێتە خوارە بۆ بازارەکانی جیهان و بە تایبەتی ڕۆبەرە و بازارەکانی ئاسیا سین و کۆریا و هەروەها یابانەمانە وەکۆڵە کڕیاری نەوتی عراقین ئەمەش بێگومان کاریگەری ڕاستەخۆی هەیە وای لێکە بە شێوکی گشتی ئابووری عراق داتەپینێکەوە هاوشێوەی نەبێت چونکە خۆتان نەزانن کۆماری ئیسلامی هیچ نەبێت لە ڕووی کردی ئابووریەوە بە تایبەتی کەرتی کوشتتوکاڵیەوە تا ڕادێک خۆشیێنی کۆمەڵایەتی ناوخۆی هەیە لەبەرەوەی عراقی مە خۆتان نەزانە ئەو بەرهەمە کوشتتوکاڵیمان نییەکەوە بتوانین خۆشیێنیمان هەبێ بێگومان کاریگەری سلبی زۆر خراپی هەیە ئابووری عراق بە شێوکی گشتی داتەپێنێ لە هەموو لایەنەکانەوە بە تایبەتی لە ڕووی بەهای دراوەکەیەوە. بۆچی بەهای دیناری عێراقی هێندە هەستیارە کە لە بەرامبەر گۆڕانکاریە سیاسە تازەکان و ڕەشەیەکی سەرپێی دۆناڵد ترامپ ئەو هەموو دابەزینە بە خۆیەوە دەبینێت لە کاتێکا بەرهەمێنان و فرۆشتنی نەوت هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە. گومانیتیانێک و باسمان کرد قرارێکی سیاسی کاتێکەوە لە کۆشکی سپێوەیان لەلایەن سەرۆک ترەمپۆ دەرەچێت کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر بەهای دیناری عراقی بۆیکەوە هەر ڕەشەیەەکە بیکات کاریگەریە خۆتان نەزانێت و باسمان کرد بانقی ناوەندیکە و دۆلاری دەسەکەوێت لە ڕێگەی فرۆشتنی هەموو ئەو نەوتەوەیەکەوە لە بازارەکانی جیهان دەستێکەوێت ئەوەشمانە بین نەچێت بانقی مرکزی ئایەکێک لە ئیشەکان و ئامانجەکانی ئەوەی کەوا تەوازنی دراوەکان ناو بازاری عراق ڕێبخات تێبینی بکەن لەم سەرەتای ساڵی تازەوە لە یەکە عوتڵە بوو لە عراقەوە هەروە 6 مانگش عوتڵە بوو ئەم دوو ڕۆژە بانقی مرکزی دراوی دۆلاری نەخستە بازارەوە کە ڕۆژانە نزیکە زیاتر لە 250 زیاتر کەمتر ملیۆن دلار خاتە بازارەوە هەمووەمانە کاریگەری هەیە لەسەر بەهای دیناری عراقی ئەوەش بالەمی نەچێت لە ڕووی کاتێکەوە تەنگەشەیەکی سیاسی دروستە بێ خەڵک هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەترسن خۆتان نەزانن کاتێ بەهای دیناری عراقی داوەزێ خەڵک پەناباتە بەردراوە گرانبەهاکان کە بریتە لە دۆلار کە بریتە لە پاوەنی ئەستەرلینی بەڵام ئەوەی کەوا لە عراقا گرنگە خۆتان نەزانن لەبەرەوەی ئێمە مامەڵەی نەوت و مامەڵەی بازرگانی هەموو بە دۆلارەکەین کە ئەمە ڕوویە کاتێک سەرۆکترەم هەڕەشەیەک ئاراستی عراقەکە ڕاستەخۆ کاریگەری هەیە لە ڕووی نەقتینەوە چونکە خۆتان نەزانن ئەمریکا بە تایبەتی سەرۆکترەم یەکێکە لەو کەسایەتیانەی کەوا زیاتر اعتیمادی لەسەر چەکی ئابووریە چەکە ئابووریەکە بەکاری هێنێ بۆی کەوا تەنازولی سیاسی بێ گومانیتیانێ بەڵێ ئەمە هەمووی بۆ خۆی کاریگەری ئەو هەڕەشەیە کەوا سەرۆکترەم کردی لەسەر عراق چونکە ئێمە ئەوەی باسمان کرد هەرچێکمان دەسەکەی لە ڕێگەی فرۆشی نەوتەکەوەیە ئەو دۆلاری کەوا پێوترێ عوملەیەکی سابکەیەتە بانقی مرکزی عراقیەوە بانقی مرکزی تەحکومی بەسەرەکات و تەوازنی بازار ڕاگرێ کەم بێتەوە لە بازاری عراق و لە بانقی مرکزیە ئەوە لای کەشەوە ئەو خواستە زۆرەی کەوا هاوڵاتیان و کڕیاران و خەڵک کە ئەترسن جۆرێک لە جۆرەکان پەنابەنە بەرکڕینی دۆلاری ئەمریکی چونکە خۆتان نەزانن بەهای دۆلار ئەمریکی هەمیشە بەهاکەی بەرزە ئەمەش کاریگەری هەیە لەسەر ئەو لایەنەی کە بەڵێ بەهای دیناری عراقی دابەزێ بۆی هەڕەشەیەک یان بۆهۆی سزایەکی ئابووری بەسەر عراق بسەپێنرێت. زۆر باشە. هاوڵاتیان ترسێکی زۆریان هەیە واتە ئاڵۆزیەکی دەرونیان بۆ دروست بووە لە کەمبوونەوەی بەهای دینار و بەجۆرە لە جۆرەکان گرانبوونی نرخی شتومەکەکان ئایا ئەم ڕەوشە تاکەی بەردەوامە بێ ئایا دەکرێت هاوڵاتی تەنها بە بەرزبوونەوەیەکی کەم نرخی درا و دابەزینی بەهای دینار ئیدی ئەم دڵە ڕاوکیە و ئاڵۆزیە دەرونی بۆ دروست ببێ؟ گومانیتیانە لەبەرەوەی کەوا عراقێکێک لە وڵاتانەی کە هەمیشە ئیستیقراڵی سیاسی تیان ڕوونەیەوە هەر ئەوا دابنێ لە نەوەندەکانی سەدەی ڕابردوو تاکو ئێستا چەندی شەڕ و شۆڕەوە شەڕی کەندای یەکەم شەڕی کەندای دووەم لە 2003 ئەو هەموو شەڕ و ناوخۆیی کە لە عراقا ڕوویاوە هەموومانە خەڵکە ترسێنێ خەڵک تەوەقوعەکە کەوا لە ئایندەیەکی نزیکە ئەگەرات و خوا نەخواستە ئەم گۆڕانکاریانە زیاتر پەرەبسێنێت لە ڕووی ئابووری سیاسیەوە بە تایبەتی لە ڕووی سیاسی و عسکەری و لە نێوان ئەمریکا و ئێرانە ساحەی یەکلایەکردنەوە و بەرەنگاربوونەوەکە عراقا خەڵک گومانیتیانێکە پێویستە بترسێ ئەیشترسێ چونکە تەوەقوع واکە ئەبینەکە عراق ڕۆژە لە ڕۆژان ئیستیقراڵی سیاسی و ئابووری بەخۆی نەبینە گەبیربان نەچێت کاتێکەوە لە ساڵی 2003 بۆ 4 کە دیناری سویسری گۆڕا بە دیناری پریمەرگ خەڵکی زۆری هەرێمی کوردستان بەهای دراوەکان کە دیناری سویسری و لە دەستدا ئێستا خەڵک دەترسێ لەبەرەوە پەناباتە بەر ئەوەی کەوا بە دۆلار بکڕێت لای کەشەوە ئێمە بۆی کەوا مەسەڵەن کە نرخی کەلوپەلەکان لە بازاڕە بەرزە بێت خۆتان نەزانن اعتیمادی سەرەکی هەرێمی کوردستان لەسەر هاوردەکردنە زۆربەی زۆری مامەڵەکانی بازرگانی لە عراق و لە مەسەڵەن کوردستان کە ئەکرێت بە دۆلار ئەکرێت کاتێکە تێبینی ئەوەیەکەن بەهای دۆلاری ئەمریکی بەرزە بێتەوە بەرامبەر دیناری عراقی مامەڵی بازرگانیشمان لەگەڵ هەموو وڵاتانی جیهانە بە دۆلار ئەکرێت کەلوپەلەکەی نە بازاڕەوە بازرگانەکە بۆی کەوا قازان جێ بکە بیلەوە کاتە نرخ بەرزبار کاتەوە نرخ بەرزکردنەوەکە ئایا بەهۆی مەسەڵەن زیادبوونی باجی گومرگیەوە بەهۆی ئەو خواستە زۆرەی کە لە بازاڕە هەیە تێبینی یەکەن لەم چەند ڕۆژەی ڕابردووە هاوڵاتیان جۆرێک لە جۆرەکان مەترسیاوان لەسرە هاتوون هەنێ ماوەدی خۆراکیە کڕن بە تایبەتی ماوەدە خۆراکی استراتیژیەکان برنج و ئارد و ئەو بابەتانی کەوا گرنگە و استراتیژین
لەبەرەوەکو باسمان کرد ناسەقامگیری سیاسی کاریگەری هی ڕاستەخۆی لەسەرەوەیکەوە نرخی کەلوپەلەکان بەرز بێتەوە. من لای کەشەوە خوا نەخواست ئەگەر هاتوو ئەمریکا بۆ سزانێکەوە بخاتە سەر عراق تەحریممان کا گەمارەمان بخاتە سەر ئەگەر نەیەڵە بە مەڵی بازرگانی کە لە ناو وڵاتانی جیهانە ئەو هەموو پێداویستانەی کە لە دەرەوە هاوردەیەکن نێتە نە ئابووری عراقەوە بێگومان ئەو خواستە زۆرە لەبەرەوەی بەهای شمک عەفوەن لەبەرەوەی خسەڕووی کەلوپەلەکان لە بازاڕە کەمێتەوە ئەبێتە هۆی زیادبوونی خواست ئەمەش وایە کاکەوە بەهای کەلوپەلەکان بەرز بێتەوە کەواتە دوو لایەنەیە لایەنێک بۆی کەوە بەهای دۆلاری ئەمریکی بەرز دەبێت و مامەڵەکانمان بە دۆلارە لایەنی کێشەوەکەوە ئەو بەرهەمانی لە دەرەوە هاوردەیەکەینێتە نە بازاڕەکانی عراق و کوردستانەوە کەمە بێتەوە کە بەکەمبوونەوەی ئەمە خواستەکە زیارە بێتەوەی بەرزبوونەوەی نرخی هەموو کەلوپەلەکان کە بێگومان ئینشەڵڵا هیوادارین ئەمە ڕوو نایات بەڵام ئەمە یەکێکە لە مەترسیەکان. زۆر باشە کەمبوونەوەی بەهای دراو لە یادەوەری عێراقیەکاندا هەمیشە بە مانای گرانی و هەڵاوسانی نرخەکان دێت و خەڵک زۆر لی دەترسێت لە کاتێکدا زۆر لە وڵاتان بە تایبەتی چین هەر خۆیان بە ئەنقەست و بەهۆ نرخی دراوەکەیان بە نزمی هێشتۆتەوە لە کاتێکە ئابوووریەکی گەشەکردو سەقامگیریشانەیە وەک وەڵێن 694 لەو یعنی چینی بەرامبەر بە $100 ئەمریکی مەبەستمەوەی بۆچی ئەم دۆخە ئەم هەستیاریە تەنها لە عێراقدا ڕووەدا. ڕاستە ئەو سیاسەتی کەسی نێگرێتە بەر لەبەرەوەیکەوە بەرهەمێکی ناخۆی زۆر هەیە توانێت هاورد هەناردەیکە بەڵام کاتێکە ئەگەر بەهای دۆلار بەهای یەنی سینی بەرز بێت کاریگەری هەیە لەسەرەوەیکەوە مامەڵی بازرگانی کەم بێت. سین لە ڕێگەی بانکی ناوەندیەکەیەت بەهای دراوەکەی خۆی نزمەکاتەوە بۆی خەڵک خواستێکی زۆریان هەبێت لەسەر کەلوپەلی سینی بچن بازرگانیکەن لەگەڵ سین ئاخزینەوە کاتە قازانجەکە بەڵام وڵاتێکی وەکو عێراقەوە بەرهەمێنانی ناخۆی نییە وڵاتێکی وەکو عێراقەوە ناتوانێت بژەیە خۆی دابینکە وڵاتێک وەکو عێراق ئەتمادی سەرەکی لەسەر نەوتە هەموو بەرهەمە خۆراکیەکان و بەرهەمە استراتیژیەکانی کەوا خەڵک داوایەکە لە ناوخۆی عێراقە بەرهەم نانرێەوە تا بەپێ لە بودجەی 2020 تەنها کەمتر $10 ملیار دانراوە بۆ داهاتی ناخۆی عێراق کە بەشێکی بیتر لە باجی گومرگی و باجی دەرامەت و باجی خانوبەرەوانیکەیە. سین ئابووریەکی بتەوی هەیە کە منافەسەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەڵمانیا و کۆریا باشوور و یابانەکە بەڵام ئابووری عێراقەوە خۆتان دەزانن عێراق خۆی کێکە لە وڵاتانەی کە بە دەست گەندەڵیەوەیدا ئەناڵێنەوە تا لە ڕیزبەندی جیهانیە 168 گرتووە و هەروەها ئەوەی کەوا تێبینیەکەن لە عێراقا هەڵاوسانێکی لە ڕادە بەدەرەکەوە بە پێی ڕێژەکە و بە پێی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق ئەڵێ لە 4.8 هەڵاوسانە لە بازاڕەکانی عێراقە کە ئەمەش وەکوڵێنە ئاساییە دوورە لە منتیقەوە دوورە لە زانستی ئابووریەوە لە لۆژیکەوە کە ئەمە هەمووەمانە ینی تۆ ئەگەر بتێ مقارنەی عێراقی بە سین ینی مقارنەکە دروست نابێت چونکە سینەوە تا هەموو بازاڕەکانی جیهانی داگیر کردو لە حاڵەتێکە یە بەهای دراوەکەی دابەزێنێ بۆی کەوا هاوڵاتیان و خەڵک و وڵاتان و کۆمپانیەکان بێن لە سین کەلوپەل بکڕن بۆی هەناردەی کاسینە و کاتە سین لە هەناردەکردنا قازانجەکە بەڵام وڵاتێک و عێراق کە ئەستیقلالی سیاسی و ئابووری بۆ خۆی نەبینیوە ئەسڵەن بەهای دراوەکەی بەدەست خۆی نییە ئەگەر تاکە ڕێگەی بتوانێت بانکی ناوەندیە ئەویش بە خستنەڕووی $1 ئەمریکی هەر ڕۆژێک تێبینی کە ڕۆژی 6 مانگە گەرهات بینیمان لەبەرەوەی پشوی ڕسمی بوو لە عێراقا بانکی مرکزی $1 نەخستە بازاڕەوە ئەمە لەگەڵ تەنگەشە سیاسی و تەنگەشە ئابووری مەسەلەن عسکەریەکانە کاریگەری کرد لەسەرەوەیکەوە خەڵک پەنابەنەبەر کڕینی بەهای $1 ئەمریکی بەهای $1 ئەمریکی بەرز بووە بۆ نزیکەی 125 ئەگەر ڕۆژی دواتر کە 7 مانگ و 8 مانگ و بانکی مرکزی $1 نەخساتە بازاڕە من گومان مەکرد کەوا بەرز بێتەوە بۆ لە 130,000 و زیاترش بەڵێ لەبەرەوە ناتوانین مقارنەی وڵاتی کە سین بە ئابووریکی داتەپیوی ڕووخاوی لە شەرجێماوی عێراق کەین کەوا ئەو کۆڵەیە دوورن لەیەکەوە ئاسمان ڕسمانی فەرقا سینەوە تا خۆتان نەزانن لە بازاڕەکانی جیهانە بەرهەمی سینی یەکەمە هەناردەی سینی یەکەمە لەبەرەوەیە کاتێکەوە سیاسەتی بانکی ناوەندی خۆیەتی لەگەڵ وەزارەتی بازرگانی پلاندانانەکەیە بەهای دراوەکەی دابەزێنێ بۆی کەوا خەڵک کۆمپانیەکان وڵاتانی جیهان بڕۆنە سین کەلوپەلەکانان لێ بکڕن هەناردەی سین زۆرە بێتەوە کاتە لە ڕێەوە سین ڕوبەڕووی گرانبەهای $1 و یۆرەی دەستەکەوێت گرانبوونی نرخەوە ئایا کوردستانیش دەکەوێتە نێو ئەم تەنگەژەواڵۆزیەوە یا کوردستان سەربەخۆ پێچەوانەی عێراق دەتوانێت خۆی ڕابگرێت و گرانبوونی نرخ و قەیرانی دارایی نەیگرێتەوە لە کاتێکە سەرکردایەتی کورد هەمیشە باسییان لە سربەخۆیی ئابووری و سربەخۆیی فرۆشتنی نەو دەکرد بە بازاڕەکانی جیان بێگومان نەخێر بەداخە لەبەرەوەی هەرێمی کوردستان بەپی قانون لە وەکی بەشێکە لە عێراق و لە ژێر و کۆڵی یاسای فیدراڵی عێراقەیە و ئەندامە و ئەوکۆڵە پێکێنەری حکوومەتی فیدراڵی عێراقا لە هەمان کاتا چۆن مەسەلەن لە ڕووی حکوومەتەوە لە ڕووی یاساییەوە کەواتۆ یەکێکی لە پێکێنەرەکانی حکوومەتە لە ڕووی ئابووری و داراییشەوە بیگومانیتیانە ئەگەر تێبینی بکەین لە بودجەی ساڵی 2020 بەشە بودجەی هەرێمی کوردستان بە نزیکەی لە ساڵ 11 بۆ لە ساڵ 12 دەنراوە کە نزیکەی 550 ملیار دینارەکە مانگانە یعنی ئەگەر ساڵانە حساب بکەین نزیکەی 12 تریلیۆن دینارەکە
ئەگەر احتیمال دەبینەوەکەن احتیمادی هەرێمی کوردستان لەسەر بەشە بودجەیە کە حکوومەتی عراقی و وەزارەتی بازرگانی وەزارەتی دارایی عراقی نێرێ لە ئێستا شەکە هێشتا ڕێکەوتنەکە نەکراوە ئەو بەشە بودجەیەکەوە ئەنێنرێت لەسەر حسابی ڕێکەوتنێکە کەوا لە ئایندەیەک نزیکە هیوادارم چێتە بابی جێبەجێکردنەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش بتوانێت ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت بنێرێ گومانیتیانێ نەخێر حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەشێکە لە عراق کاریگەری ڕاستەخۆیە لەسەرێکە چونکە کاتێکەوە وڵاتێکی وەکو ئەمریکایان وڵاتانی جیهان کاتێکە گەمارۆ خەنە سەر ئاووری یان سیاسی خەنە سەر مەسەلەن عراق هەرێمی کوردستانیش ئەیگرێتەوە چونکە ئێمە یەک بانقی مەرکەزیمان هەیە تەنها بانقی مەرکەزی ئەوەیش لە بەغدایە کاریگەری هەیە تەحکومەکە بەسەر هاوسەنگی بازاڕەکانە گومانیتیان نیە هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە چونکە لەم ماوەی پێشوویش ئەگەرەوەمانە بیر نەچێ بەپێ ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی حکوومەتی عراقی ڕێستا یەک گومرگی ینی یەک گومرگ لە هەموو عراق جێبەجێکرێت لە هەموو خاڵە سنووری و بازرگانیەکانە هیچ جیاوازێک نییە لە نێوان هەرێمی کوردستان و بەشەکانی مناوەڕاست و باشووری عراقا گومانیتیانی هەرێمی کوردستانیش بارەکەی دوو جار مەسەلەن قورسترێ بێت چونکە ئەگەر هات و ئەو بەشە بودجەیەشی لە عراق و بمانەیەت ئێمە ناتوانین مەسەلەن لەوانەیە خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی موچەوە ناتوانێت دابینکە هەرچەند ئێستاش احتیمادێکی سەرەکیمان لەسەر ئەو بەشە بودجەیە کە بمانێنرێ گومانیتیانی هەرێمی کوردستان بەڵێ ئەکەوێتە کاریگەری ئەوە خراپتریش لەوانەیە لە ڕێی سیاسی ئەمە استقرارێکی سیاسیمان هەبێ بەڵام لە ڕێی ئابووری و داراییەوە ئێمە ملزەمین لەژێر کاریگەری ئەو گۆڕانکاریانی کەوا لە بەغدا ڕوەدا کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر هیوادارین کەوا نەبێت. مامۆستا سەرکۆ زۆر جار ئەمریکا لە درێژەدانی بە شەڕ لەگەڵ ئەو وڵاتی کە نەیارەتیەکە ویا دەیەوێ ئابوووریەکەی تێک بشکێنە و لاوازی بکە ئەو پارەکاشەی کە سەرکردەکانی ئەو وڵاتەی نەیاری ئەمریکایە کە لە بانقەکانی ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دیکەی ئارامدا دایان ناو کۆیان کردوتەوە زۆر جار بلۆکیەکە لە ئەگەرێکی وادا ئابووری عێراق چه مەترسیەک ڕوبەڕوویە بێتەوە و تا چەند زیاتر تێگەشکێ و بەرەو لاوازی دەچێت. بەڵێ لە ڕاستیە کاتێکە وڵسەی وڵاتێک و عراقێکی وەکو باسمان کرد لە ڕیزبەندی 1960مینی گەندەڵی ئیداری و گەندەڵی داراییایە بێگومان ئەمەش کێ دروستی کردە سیاسەکان دروستیان کردەوە لە حاڵەتێکی ئەوە سیاسەکان پەنا بنە بەر دەوخۆ دەوڵەمەندکردن و مەسەلەن جۆرێک لە جۆرەکان بەدەستهێنانی سەرۆت سامان لە سامانی ئیجتیمانی ئەمەژێکێکە لەو مەترسیانەیەکەوە ئەگەر هات و لە حاڵەتێکە ئەمریکا گەماریان کۆشکی سپی گەمارۆ بەسەر عراق بسەپێنێ ڕاستەخۆ گومانیتیانێکەوە هەموو ئەو سەرۆت سامانەی کە بەرپرسەکانی عراقی هەیەە بە شێوەیەکی گەندەڵی دەستیان کەوتووە بلوکیان نەکات و ڕەسیدەکانیان ڕائەگرێت جۆرێک لە جۆرەکان ناڵێ مامەڵی بازرگانی پێوەکەن بێگومان ئەمە لە وەکو بۆ خەڵکی هاوڵاتیانی عراق لەوانەیە تا ڕادەیەک ومێدێکی مژدەبەخش بێ بەڵام لای کەشەوە کاریگەری هەیە لەسەر ئەو ڕەسیدەی دارایی کەوا دەوڵەتی عراق و حکوومەتی عراقێت چونکە بیرمان نەچێ کەسە سیاسیەکان کەسەکان کەوا لە دەسەڵاتی دارن لە حکوومەتە ئەمانە بۆ خۆیان سەرۆت سامانەکانە لەناو داهاتی گشتی حسابەکرێ و مامەڵی بازرگانی پێوەکرێ گومانیتیان ئەوە بەڵێ یەکێکە لەو مەترسیانەی کە لەو هەنگاوانی کە زۆربەی حاڵات زۆربەی کاتێکەوە وڵاتێک گەماروی خرێتە سەر بەتایبەت لەلایەن ئەمریکاوە ڕاستەخۆ سەرۆت سامان و دارایی ئەو کەسانی کەوا ئەم داهاتانیان کۆکرێتەوە بە شێوەیەکی گەندەڵی بە شێوەیەکی ناگۆکۆڵە ناسروشتی ناتەبیعی بلوکیان نەکات و دەستی بەسەرایەگرێتە و کاتێکەوە یەنە ژێرباری ڕکێفی سیاسی ئابووری ئەمریکا یان لە بڕیارەکانی سیاسی ئەمریکاوە ئەوەی کەوا گرنگ بوو لە پاملێرەکەتان بەهای دۆلاری ئەمریکی تا ڕادەیەک جێگیربوون بە خۆی بینیەوە هاتۆتە خوارەوە ئەویش بەهۆی دوو سەبەب یەکەم ئەم شۆکە سەرۆک ترەمپ بەو لێدوانەکەی یاهی بە هیچ شێوەیەک باسی سزا و باسی گەماردانی سەر عراقی نەکرد لەمە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی سیاسیەوە کاریگەری هەیە لەسەر ئابووری لە بەتایبەتی لە ڕووی دارایی و بەهای درراوە یەک بانقی مەرکەزی عراقی لە ڕۆژانی ڕابردووە لە حوتی مانگەوە بڕیاریە کەوا تا پێنجشەممە بەشە ئەو بەشەی کەوای خاتە ڕوو ئاشکرایکە ئەمە جۆرێک لە جۆرەکان مژدەبەخشە ئومێدبەخشەکەوا ڕۆژانی داهاتوو تا ئەم ڕۆژکەوە پێنجشەممەیە بانقی مەرکەزی پێر ئەعلانی کردکەوە توانێت 150 میلیۆن دلار بخاتە بازارەوە ئەمە جۆرێک لە جۆرەکان استقراری سیاسیە استقراری داراییە کەوا بانقی مەرکەزی بەردەوامە خەڵک لەوەیە تا کاتە بۆیە بەهای دۆلاری ئەمریکی بەرز بووە خەڵک لەوە تا بانقی مەرکەزی ناتوانێت دلار بخاتە بازارە بەڵام لە ڕۆژی حوتی مانگ تا نوێ مانگ بانقی مەرکەزی ئەعلانی کرد کەوە ئەم ڕۆژانە ئەوەنە دۆلار خینە بازارەوە ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر تا ڕادەیەک جێگیر بوون لای کەشەوە ئەو تەنگەشە سیاسی لە بینی ئەمریکا وێرانە هابوو ئەم شەو بە لێدوانەکەی ترامپ جۆرێک لە جۆرەکان خاوبوونەوەی بۆ خۆی بینێت چونکە هەڕەشەکان کەم بوونەوە لە هەمان کاتە ئێرانیش دوایەوەیەوە ئەو کۆڵەیە پەرچەکردارێکیایەوە جۆرێک لە جۆرەکان خەڵک دڵنیا بوونەکەوە هیوادانی شەڵاکە شەڕونەدا ئەمە بۆ خۆی استقراری ئابووریش بەدوای خۆی هەنا بەهای دۆلاری ئەمریکی لەگەڵ دیناری عێراق تا ڕادەیە جێگیر کرد بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەرکۆ یونس ئابووری ناسکە لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانتان
بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لەگەڵ هاوکارم شەیدا ئەڵڵاکەرەم کۆی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە ئومێدیەوەی کەواجی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی ئاسیز و خۆشەویست بوو بێ تا بە یەگەشتنەوەی تر لاڵقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش.